بەڵام بە قسەکردنی زیاتر لەبارەی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر هۆکار و لێکەوتەکانی ڕێز محەممەدی حاجی محمود سکرتێری حزبی سۆسیالیست دموکراتی کوردستان لە گوڵەخانەوە لەگەڵماندا کە زۆر جاپی خۆشە خۆی وەک پێشمەرگەیەک نایبێنین. بەڕێز محەممەدی حاجی محمود ئەم کاتتان باش. ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر کاتیایدا نیوەی خاکی هەرێمی کوردستان لە دەستدرا چی بوو؟ ئێوە چ پێناسێکتان بۆی هەیە؟ زۆر سپاس، سڵامێ بۆ شەیدەکانی 16 ئۆکتۆبەر. لە ڕاستیە 16 ئۆکتۆبەر نەدەبوو ڕوو بدات. 16 ئۆکتۆبەر کارەساتی گەورەی بە دوای خۆیان هێناوە کە تا ئێستاش بەردەوامە. بەڵێ بۆ ڕوویدا؟ من پێم وایە لە نەتیجەی ململانە سیاسیەکان گەیشتە قۆناغێک کەوا کاریگەری لەسەر هێزی پێشمەرگە هەبێت، واتە ململانەی سیاسی کاریگەری لەسەر هێزی پێشمەرگەی کوردستان هەبوو. هێزی پێشمەرگەی کوردستان بوو بە دوو بەشەوە، نۆرەی تیاکرا و ئەوە لایەک بوو. لایەکی تریشی ئەوە بوو کە حکوومەتی عەبادی لە دوای ڕژێمی سەدامەوە بۆ یەکەم جارێکی تر پەلاماری کوردستانی داو و پێشمەرگەیان بە دەوابای ئەمریکی ئەو جارە شەهید و شێلا. بەڵێ چ بەرژەوەندێکی سیاسی هەبوو لەوەی لایەنێکی سیاسی لە قاوەڕەی هەرێمی کوردستاندا چێتە بەرەی دژ؟ لە ڕاستیە باوەڕ ناکەم بەرژەوەندی خەڵکی کوردستان و بەرژەوەندی تەنها ڕەنگە بەرژەوەندی ئەو کاتەی عەبادی و حکوومەتی عێراق و داگیرکەرانی تێدا بوو بێت. باوەڕ ناکەم بەرژەوەندی خەڵکی کوردستان و هێزە سیاسیەکان لەوەدا بێتکەوە 16 ئۆکتۆبەر ڕوو بدات. 16 ئۆکتۆبەر شوێنەوارێکی زۆر خراپی جێهێشتووە کە ڕەنگە چەندین ساڵی تریش نەتوانێت بگەڕێتەوە دۆخی خۆی. بۆیە پێم وایە ئەوە کارێک بوو کە نەدەبوو ڕووی بدایەت و بکرایەت. بەڵێ لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە بارودۆخی ناوچە کوردستانیەکان خراپتر و خراپتر بوو لە ڕووی ئەمنیەوە بەتایبەت و دواتریش هەوڵدان بۆ گۆڕانکاری دیمۆگرافی و تعریبکردن زیاتر و زیاتر بوو لەو ناوچانە. چی بکرێت بۆی بتوانین سنوورێک بۆ ئەوە دابنێین؟ 16 ئۆکتۆبەر لە ڕاستیە یاخود لە 12 ئۆکتۆبەرەوە دەستی پێکرد، نەکە 16 لە 12ەوە دەستی پێکرد. 16 لەنگە ئاخر ڕۆژ بوو بێ و بەشێکی گەورەی کوردستان کە بە خوێنی پێشمەرگە ئازاد کرا بوو لە شەڕی داعیشا زیاتر لە 1600 پێشمەرگە و 10,000 پێشمەرگە بریندار بوو کە مەندان بوو. زۆر بە ئاسانی تەسلیمی حکوومەتی عێراقی کرا و حکوومەتی عێراقی دوای ئەوە زیاتر لە 5 ساڵە هەوڵی تعریب و دەرکردن و دەستگرتن بە سەر ماڵ و مڵکی هاوڵاتیانی کورد و دەرکردنیان لە ناوچە جۆبەجێرەکانی کوردستان و گوندەکانیان وێران کردوون، دەریانەکەن، تعریبیانەکەن. ئاخرجار هاتۆت ناو کەرکووک و شوێنەکانی تر و بە خانەقی و ئەم ولاکانی تر. واتە بەشێکی زۆری کوردستان کە بە خوێن و بە تێکۆشانی پێشمەرگە بەدەسات لە ماوەی چەند سەعاتێکدا تەسلیم بە ڕژێمی عێراق کراوە و ئەو ناوچانە ڕەنگە جارێکی تر بە ئاسانی نەتوانێت و نەکەوێتەوە دەستی هێزی پێشمەرگە. ئەو ناوچانە ئێستا داگیر کراون، ئەو ناوچانە ئێستا مامەڵەی داگیرکردیان تێدا ئەکرێت لەگەڵ خەڵکی کوردستان و ڕێگەی پێشمەرگە نادەمشێتەوە ناوچەیە، ڕێگەی ئیدارەی خەڵکی کوردستان نادەمشێتەوە ناوچەیە. ئەوە نەتیجەی 16 ئۆکتۆبەر بووە. بەڵێ لە سەرەتاکانی ئەو ڕووداوە تۆڵی سەرەتاکەی 12 مانگ بوو، ڕەنگە کۆتایەکەی 16 مانگ بوو بێت. لەو کاتانە و لە سەروبەندی ئەو ڕووداوانە هیچ کام لە بەرپرسە باڵاکانت بینی هەستت بە هیچ کرد؟ کەسیان هیچیان وت لەبارەی ڕووداوە بۆ ڕوویداوە و چێ کردوێتی؟ بەڵێ ئەمە لە
پێشەوە شوتم لە 15 مانگیش کۆبوونەوە کرا لە دووکان لەوێ لە کۆبوونەوەکەدا یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان بەشداریان تێدا کردبوو لەو کۆبوونەوەیە. من لە ڕاستیان نەمزانی کۆبوونەکە چۆن بووە و نەتیجەکەی چۆن بووە، بەڵام دوای ئەوانە من ئەمزانی کە گفتوگۆکان لە ناحێ ڕەشاد و لە تازە خورمات و لە ئەو شوێنانە بەردەوامە و ڕەنگە ئێوارەی پێش یاخود 2 ڕۆژ پێش لە 14 مانگ و لە 16 مانگیشا لە 15 مانگیشا من زۆر لە مەسئولەکان بەڕێز کاک شێخ جعفر و هەموو مەسئولەکانی تری یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانم بینی و پێشەوەی چەند ڕۆژێک پێشەوەش هەم بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان جەنابی کاک مەسعود بارزانی و بەڕێز کاک کۆسرەد جەنابی کاک کۆسرەد جێگری سەرۆکی هەرێمی کوردستان سەردانی کەرکووکیان کرد و لەگەڵ لایەنە سیاسیەکان کۆبوونەوە و دوایش کۆبوونەیەکی دووقۆڵی لە بینی یەکێتی نیشتیمانی و پارتیدا ئەنجام درا هەر لەوێ. ئەویان من ئاگام لێ نییە چی ڕوویدا بوو، چی وتراوە، چی باس کراوە، بەڵام دوای ئەوانە ئیتر وەزەکان دیار بوو، وەزەکان دیار بوو دوایەوە حەشتی شەعبی و جێشی عراقی جوڵەیان پێکرا بوو لە ڕۆژەکانی 13 و 14 و 15 هاتووە نزیکی سەنگەرەکانی پێشمەرگە لە زۆر ناوچەی مەلا نزیکی مەلا عەبدوڵڵا لە مەکتەب خالید لە نزیکی تەلوەرد لە نزیکی ئەوە تازە خورماتوو لە زۆربەی شوێنەکان جێشەکاتەوە پێشەوە زۆر نزیک بوون ئەو کاتە 16 مانگ کۆتایی هاتوو هاتنە ناو شار. بەڵێ ئەو کاتە پێما بێت تۆ کاک کۆسرەد بینی بوو لە کۆتاییەکانی تقریبەن ئەو ڕووداوەیە، ئەو چی پێوتی لەبارەی ئەو ڕووداوە؟ کاک کۆسرەد داوای ئەوەی کەوتی ئێمە حکوومەت و جومەکات ئێمە هێزەکانی تایبەتی خۆشم هێناوە، ناردنی هێزەکانی خۆی ناردە منتەقە سەناعیەکە و واتە بینی دووس تازە خورمات و کەرکووک هێزەکانی خۆیان ناردە ئەوێ. ڕۆژی پێشووی ئەوان داوایان کردو بێنە مەتار و بێنە ناومەتار و بێنە کەیوان و بێنە محافەزە، ئەوان کاک شێخ جعفەرەوان باسی ئەویان کرد و داوایان کرد بوو هێزێکیان بێت لە لەیلانەوە ڕاست بچێتە پردێ و لە پردێەوە بچێن بۆ دبست. ئەوانە لەوێ کاک شێخ جعفەر و کاک گۆسا ڕەسوڵ و هەموو برادرانتیان ڕێگەتان نادەین بۆ ئەو ناوچانە بڕۆن، بۆیە ئێمە ئەوانە پێشتر ئەو شتانە باس کرا بوو و کاک کۆسرەد لێواتە بوو شەویش خۆی هاتە لامان گەیشتە ئەوێشە و هاتە کەرکووک و خۆشی ڕۆژەکەیشی لە کەرکووک بوو و چ ئەویش و چ کاک سەلادەرۆش قەرار بوو ئێمە نیوەڕۆ کۆبوونەیەک بکەین یا دوای پێش نیوەڕۆ کۆبوونەیەک بکەین لەسەر ئەو مۆزوعانە، بەڵام وا دیار بوو تا من گەیشتمەوە بڕۆم بۆ لای سەردانیان بکەم کۆبوونەکە نەکرا و ئەوان چوبوونە دەرەوەی شار. ئەو کاتە منیش مامەوە لەوێ من چووە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کە چووە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک کاک ئاسۆ لەوێ بوو و کاک شێخ جعفەر لەوێ بوو، ئەوانی کە بینی من ئەوان لەوێ بوون و بەڵام پێشمەرگە وەکو هێزی زۆری لێ نەمابوو. بەڵێ هەندێک دەڵێن 16 ئۆکتۆبەر کاردانەوەی ڕێفراندۆمی سەربەخۆیی کوردستان بوو، ڕێفراندۆم بکرایە یان نەکرایە، ئەم ڕووداوانە هەر ڕوویان نادا؟ ئێمە پێشەوە زۆر هەوڵماندا لە پێشە حەویجە ئازاد بکەین لە دەستی داعیش و پاشان بچینە منتەقەی مووسڵ، بەڵام حکوومەتی عێراقی پێی داگر لەسەر ئەوەی لە پێشە مووسڵ ئازاد بکرێت، ئەو جا بۆ حەویجە. ئەوەی ئێمە لەوە تێگەیشتین کە حکوومەتی عێراقی مەسەلەی ڕێفراندۆم وانە لە ئارا نەبوو، حکوومەتی عێراقی بڕیاری دابوو لە دوای ئەوەی کە مووسڵ ئازاد بکرێت و ئەوانە هێزەکان لە حەویجە کۆ بکاتەوە و هێزەکان لە حەویجە پەلاماری کەرکووک و ناوچانە بدات. حکوومەتی عێراقی بڕیاری دابوو کە کەرکووک بە دووس و تازە خورمات و داخۆق و خەرەتەپە و جەبارە تا ئەگاتەوە سنووری خانەقین
جەلەولا خانەقین هەموو ئەوانە ڕفراندۆم بکرایەت و نەکرایەت ئەو لەوە پێش چەند جارێک باسییان کرد و هەڕەشەی ئەویان نەکرد واتە ڕفراندۆم ببوایەت و نەبووایەت ئەوان پەلاماری کەرکووک و خانەقینیان ددا ئەوە هیچ گومانی تێدا نییە بۆیم ئێمە زۆر هەوڵماندا بەڵام ئەوان عێراق پێی داگرت و ئەمریکیەکان چەندین جاراتن لای جەنابی سەرۆکی هەرێم جێگیری سەرۆکی هەرێم چەندین کۆبنەمان لەگەڵا پێیان داگرت لەوەی کە لەسەر قسەی عێراق لە پێشە مووسڵ ئازاد کرێ پاشان بگەڕێنەوە بۆ حەویجە ئێمە پێمان زۆر لەوە سەرەوە داگرت تقریبان زیاتر لە 3 مانگ 4 مانگ تاخیر کرا کە مووسڵ لەبەرەوەی کە ئێمە لەسەر حەویجە پێمان داگرت و بەڵام وا دیار بوو فشاری ئەوان زۆر بوو و زەختی زۆریان کرد لە جنابی سەرۆکی هەرێم و لە هێزی پێشمەرگە کەوا لە پێشە ناوچەی مووسڵ زەرورترە و پێویستە مووسڵ باشیک و ئەوانە ئازاد کرێ پاشان پەلاماری حەویجە بدرێت ئەوە بوو ئەوان بەرنمەیان ئەوە بوو کە هێزەکان هەموو کۆبکەنەوە لە حەویجە پەلاماری کەرکووک و خانەقین و ناوچەکانی تر بدەن بەڵێ کورد چی بکات بۆی بتوانێت جارێکی دیکە کەرکووک بەدەست بێنێتەوە تەنها ڕێگەچارەی سیاسییان ڕێگەچارەی دیکە هەیەەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا ئێوە باستان لەوە کرد بوو کە ئامادەن بچن بەرگری لە خانەقین بکەن چه ئامادەیەکتان هەیە بۆ کەرکووک من پێم وایە هەر هێزێک لە هەر ناوچەیەک بە شەڕ دەرکراوێ بە شەڕ بگەڕێتەوە ناوچەیە بە شەڕ دەرکرا بە گفتوگۆ بگەڕێتەوە ناوچەیە وەکو میوان دەبێت تێیدا بێ لەبەرەوە من پێم وانە ئەگەر ڕووداوێکی گەورە ڕوونەدات وەکو کاتی ڕووخاندی ڕژێمی بەعەز 2003 وەکو 2004 وەکو 91 وەکو شەڕی داعیش واتە ئەوانە ئەبێ ڕووداوێکی گەورەی وا ڕوو بدا پێشمەرگە بتوانێت بچێتەوە ناوچانە لەبەرەوەم پێم وانە بە ئاسانی ئێستا پێشمەرگە ڕێگەی بدەن بچێتەوە ئەو ناوچانە چونکە ئەوان ئێستا پێشمەرگیان بە شەڕ لە کەرکووک دەرکردووە و یاخود بە شێوەیە لە شێوەکان بۆیە ئاسان نییە گەڕانەوە بۆ ناوچانە و ئەوان هەر بەو شێوەیە مادەی وازە مادەی 140 باسیەوە کە ئاڵێ ناوچە دابراوەکان پێویستە پێکەوە حکوم بکرێ بەڵام ئەوان ئەوەشیان خەتیان بەسەر هێناوە و ئەوان ئێستا وەکو داگیرکەر مامەڵە لەگەڵ خەڵکی ناوچە جۆربەجۆرەکان کە لەژێر دەستی ئەواندایە ئیکەن کە کوردستانە بەڵێ ئێوە کوڕێکتان شەهیدی ڕێگەی ڕزگاریکردنی خاشی کوردستانە خۆت هێزەکانت ئامادەی قوربانی دانی دیکەن بۆ پاراستن و بەرگریکردن لە خاشی کوردستان من پێم وایە کاتێک من باسی کارەساتی یاخود ئەو ڕووداوە ناخۆشەی 16 ئۆکتۆبەرە کرێت ئەگەر بۆ خەڵکی کوردستان یەکجار ناخۆش بێت یەکجار کارەسات بێت ئەگەر بۆ خەڵکی کەرکووک 2 جار کارەسات بێت ڕەنگە بۆ ئێمە 3 جار کارەسات بێت چونکە لە ڕاستیە کۆمەڵێک هاوڕێ کۆمەڵێک تێکۆشار کۆمەڵێک پێشمەرگا کە زیاتر لە 1600 پێشمەرگا لەگەڵ کوڕەکەی من هیچ وەرکیان نەبوو ئەوانە شەهید بوون نزیکەی 10,000 پێشمەرگە بریندار و کەم ئەندام بوون ئەوانە لە ڕاستیە ئەوانە هەموو بوو بە قوربانی ئەو ڕووداوەی کە ڕوویدا لە 16 ئۆکتۆبەردا بۆیە من پێم وایە کورد لەو ماوەیە سەرکەوتنی گەورەی بەدەستێنە گەیشتە لووتکە لەو ناوچەیە بەڵام وای لێ هات کەوا ئێمە ناوچەکان ڕەنگە لە 150 ئەوەندەی ناوچەکە تەسلیم بە دوژمن کرا بۆیم پێم وایە ئەو ڕووداوانە و چەندی ڕووداوی تری بەڵێ ئێمە ئێستاش و داهاتوویش ئێمە ئامادەین بۆ بەرگریکردن لە خاک و وڵات و نیشتمانی خۆمان من لەو ڕۆژانەشە لە کاتێکا حکوومەتی عێراقی هێزیان هێنایە خانەقین و بڵاوەیان پێکرد لە ناو شاری خانەقین لە دوای ئەوەی گوندەکانی ناوچەی خانەقینیان وێران کرد خەڵکەکەیان دەرکردووە دەربەدەریان کردووە دەستیان بەسەر مڵک و ماڵی خەڵکا گرتووە هاتنە ناو خانەقین بە تاکید من هێزەکان و خۆمان ئامادەین و ئیرادەی خەڵک و میلەتەکەمان ئامادەین بۆ بەرگریکردن لە خاک و گەل و نیشتمان و وڵاتی خۆمان تا ئاخر قەترەی خوێن و تا ئاخر پێشمەرگەی خۆمان
وڵێ بەڕێز محەممەدی حاجی مەحموود سکرتێری حزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان لە گوڵەخانەوە لەگەڵماندا بووی. زۆر سپاس بۆ بەشداریکردنتانەوە کاتێ بێمەتاندا. سپاس بۆ جەنابیشتان.